والله يشيني دبنا وفايتهم لبتسامنا كذا والله لا يمرنا والله بابا زمشتمر والله بيد بنات يدم لا إله همو هينين بو قردي السيوان ولا ام دوبرايا كان 6 ساڵ مردووی کیان 15 ساڵ یادگارەکانیان زۆر لەلامە بیرم ناچێتەوە یەک هەینینەیە بخەوم لێ ناکێشم بەدەست خۆم نییە زۆر بەڕەحم بوو زۆر باش بووم بوو یەک بوو لە پشتم شکاوە قەزاو بەڵایە برانی بچێشم یەک برام ماوە قەزاو بەڵایە برد برانم وفاتی کرد پێشەوە وفات کە وتی هەموو مانگێ بێ من معاشەکەم بم بە تۆ عەسکەر بوو لە شەڕی ئێران و عێراق ئیتر یەکە معاشی وەرگر هاتەوە نەمبینیوە مەیتەکەیان هێنایەوانێ خوعافی کاڵی چ ساڵەڵم ئەمڕۆ مردووە بەدەست خۆم نییە منشان برا بچووکم بوو بۆ بینینێکی من لە هەولێر نەخۆش بم بەفرە هاتوانێ وتی چۆن هێڵم تۆ بەتەنیابی لەو ماڵەیە بە قوربانێ بم بەرشفاعەتی پێغەمبەر کەوی خوای گیان خوا لێتان خۆش بێ من هەموو هەینێنەیەم بۆ لاتەن دڵم بۆ قرە ناگرێ ئیدارە ناکەم بەدەست خۆم نییە خوا عەفوکە بە جوانی بەهەش بی بە شفاعەتی پێغەمبەرەکان کەون خوای وەزانم ئێستا عەمری خوا گردووە بە قوربانێ بم وەفایەتی توم لەبیر ناچێت وەزانم حەز ناکەم ئاوا بەدەست خۆم نییە ئەوە نە بە وەفای نازانم چی بکەم بۆ گوێ بڕۆ هەرێرەمێ منیشم بۆ لای ئێوە بەخوا کاکە کاروانیان کاپڕۆڵان یاخوا بە جوانی بە وحافظ بشفاعتي في غمك